سبەینان بەس وەرەوچی معاملەکەدا دەچێ بزانە بۆن زەیتە چەند پیسە باسی ئەوم بکە دانیشتوی ئێرەی ینی با بڵێن چەند کۆڵانێک لەم کارگێەوە دووری گوتت کەوا داوامان کردووە ئەم کارگێ لێرە لا بدرێ لەبەر ڕەبۆ لەبەر نەخۆشی ئەو کاریگەریانە چییە؟ وڵی زین چ بەڕێز زۆر پێشەش بەخێر بێن مارم لەو کۆرانی بەرامبەر معاملەکەیە بەڕاستی سبەینان وشە دووکەرەی دەکرد یعنی بەسەر بێزار دەبلە خۆی دەبا کە خۆ بگرت بازار وەرە زۆر کەس بارێکی دی لێوێن دەرێکە لەبەر نەخۆشیانی لەبەر ڕەبۆی لە بەشتان چەند کەسان نەخۆشیەوە ئارێ وڵانی ئەوەی مارانی ڕاستە قەدیمە لە مێژی لێکوانە عادەکەی خۆیتی بەس ئێستا خەرکە زۆر بووە ئەم گوتامە ئارێکوانە لە باندی عقی لێکوان هەرگیری بەڕاستی قەت هەبووە مەسەلەن کەسێک خان و نەکرێت لەم کۆڵانە لەبەر ئەو بۆنە زۆر نامکانە زۆر کەس وێ کردی بەس بەخۆ نادم بەس بکانە زۆر کەس نەیکردی لە باندێکە بە زۆر کەس باری کردی عنی چەند کەس ئێستا خانێکەیە چەند بار هاتی هەر ڕۆیشتە لە ترسیاندێک عنی دووکەرەکەەوە ناوبوونەکە ناخۆش بە باری کرد یا تووشی نەخۆشی دەتمە نەخۆش شێراتی لەکانەکە بەیانیان ڕاستەوخۆ قورگت دەگرێت هەر سبەینان بەس وەرەوچی معاملەکەدا دەچێ بزانە بۆن زەیتە چەند پیسە بۆن زەیتەکە زۆر پیسە بەڕاستی یعنی زۆر تاسی لە بەشێ دەکە عنی هەرچی بێرە دەبی کە بخۆی بگربی عنی هۆندە ناخۆشە بۆنەکەی